خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم أفرمي الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة يقول الصيام أي ربي منعته الطعام والشهوات بالنهار فشفعني فيه فيشفعاني قرآن روجو لروجي قيامتا شفاعتك بو كساني كأهل روجو قرآن بونا روجو دليت قصدك روجو أو روجي كإستا ئێمە دەمانەوێت لە ڕەمەزاندا بیگرین بە ئیزنی خوا یا غەیری ڕەمەزانیش ئەو ڕۆژوە لە ڕۆژی قیامەتە قسە دەکات ئەو قورئانی کە دەیخوێنینەوە ڕۆژێک دێت لە قیامەتە قسەت لەگەڵاکە قسە لەگەڵ خوای گەورەدا دەکات ڕۆژوو دەڵێت خوایە گیان ئەم مرۆڤە فڵان کەس من لە دنیادا منعم کرد لە خواردن و خواردنەوە شەهەوات بەهۆی منەوە کە من ڕۆژوم خۆی لە خواردن و خواردنەوە پاراست خۆی لە نزیکردنەوە لە خێزانی پاراست بۆیە خوایە گیان بمکە بە تکاکار و شەفاعەتکار بۆ ئەم کەسە تکایی بۆ بکەم لی خۆشبی بیخەیتە بەهەشتەوە بێگومان ڕۆژوش خوای گەورە عیبادەتێکی تایبەتە دایناوە شەفاعەت و تکای ڕەت ناکاتەوە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم ڕۆژ و قورئان شەفاعەتەکەن و شەفاعەتیشان قبوڵە کەواتە خوای گەورە ڕۆژووی لەسەرمان فەرز کردووە بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەت لە ساحەی مەحشەر بێکەس نەبین داماو نەبین کەسێک نەبێ ڕەحمان پێ بکە بەڵکو خوای گەورە ڕەحمان پێ دەکات ئەگەر ئێمە بەڕاستی لە خوا بترسین ئەگەر نا بەخوا کەسێک نییە ڕەحمان پێ بکە غەیری خوای گەورە بەڵام بە ڕەحمی خوایە کە ئەمەی بۆ ئێمە داناوە ڕۆژێک دێت لە ساحەی مەحشەردا کاتێک دەزانی ڕۆژوو دێبۆلات قورئان دێبۆلات دەڵێ وەرە لای خوای گەورە شەفاعەتت بۆ بکەم چەندێک خۆشە پێویستە پێی نییە لەو ڕۆژە کەس ناتوانێت شەفاعەت بۆ بکات ئیلا بە ئیزنی خوا نەبێ ڕۆژوو تاوانی نییە وەکو مرۆڤەکە ڕۆژووە مرۆڤ نییە قورئان مرۆڤ نییە فەرمایشتی خوایە ڕۆژوو لەگەڵ قورئاندا شەفاعەتت بۆ دەکات کەواتە دڵخۆش بە کاتێ مانگی پیرۆزی ڕەمەزان دەگریت چونکە تکاکار و شەفاعەتکارێکت بۆ خۆت داناوە لە دوای مردنت پشتیوان بەخوا بە فەرمانی خوا فریاد ئەکەوێت لە ڕۆژی نەهامەتی و ناخۆشی و ڕوتوقوتیە دێ بۆ خزمەتت دەڵێ من ڕۆژۆکەی دنیام لای خوا شەفاعەت بۆکەم تکات بۆکە کەواتە خوای گەورە دەیەوێتمان خاتە بەهەشتەوە دەیەوێت بەختەوەر بین بۆی ئەم عیبادەتە لەسەر ئێمە داناوە